ڕابۆچوونی چەند کەسایەتێکمان وەرگرتووە لەسەر ڕۆڵی هێڤاڵ مام جەلال لە خەمی ژینگە پێکەوەبینەری ڕابۆچوونی ئەو بەڕێزانە بن و دواتر بەردەوامە بین لەگەڵتان. چوار ساڵی کۆچی دوایی جەنابی مام جەلال هەزار درود لە گیانی پاکی. من وەکو لە نزیکەوە جەنابی ئەناسم زۆر تەعاملم لەگەڵ کردووە لە چکە ئیشی باخچەوە وێنەگانی بۆکەم تا ئێستاش ینی بەردەوامم زۆر گرنگیاوە بە ژینگە و سەوزایی، یعنی باوەڕ بکە تا ئێستا کەسم نەبینیوە وەکو جەنابی مام ئاواتی من بە سەوزای ژینگە. تەنانەت يعني مثلا شوێنێک ئەکرای پرۆژەیەک شوێنێک دروستەکە تەلەفۆنی بۆ ئەکردمە بۆیە لەگەڵی بچوومایە سەوزایی ئەو شوێنەمان کردایە. یەکێک لەو شتە جوانانەی مام جەلالە و لەگەڵ نەخۆشیەکەشیە هاسەردانی پارکی ئازادی کرد، ینی ئاهەنگگێڕا بە ئینسارەکەی، ینی چای ئەوەنە ئەکرایە بۆ جوانی ناو پارک و ئەمانە ینی بەردەوام بە دەوری ناو پارکەکە ئەخولایەوە. من جاریەک لەگەڵ یابووم، ینی پێش سارەکەی کەوتم شوێنەکانی پیشامم لە زۆر شوێن ئیشارەتی یابوو توی بووە سنسێری سڵفە حەفلەی تەخەڕوجی تابوو، خوێندکارێکی زۆر لە ناو پارکەکە یابوو وەستا ینی بە چاوێکی اینەوە سێری ئەو جوانی ناو پارکی ئازادی ئەو ئینتاجەی ینی ئەو بەرهەمەی کە ئەو بەرهەمیە نابوو خەڵکەکە لێ خوارد، ینی خەڵکەکە ئاهات بە ڕۆحێکی خۆشەوە کە سەیران و سەفایەک بوو بۆ خەڵکە، ینی ئەوە بەڕاستی وای کردبوو کە ڕۆحی ئارام بێت، ینی خۆی دڵی ئارام بێ بەوەی کە نەتیجەیەکی باشیاوە بە دروستکردنی پارکی ئازادی و بەردەوام لە کاتی ڕۆشتنیا کە دەوریان جەویان پێگۆڕی ئەگەڕا بە شەستێکە، ینی ئەو جەزرانەیە بینی ئەو سەوزای و دار و درەختەیە بینی. من برادەرەکان پیاون زۆر دڵی پێی خۆشە. سەرک مام جەلال ڕۆڵێکی زۆر باشی ئەو لە سەوزاییە هەموو کاتێ هەوڵیە لە کەس زۆرترین سەوزایی لە کوردستانە دابین بکرێت. بۆ نمونە ڕێگا قەڵەچوالان ئەزمەر ئەو ڕێگا ڕێیسەوەی کاتچە بۆ ماوەت بۆ شارباژێر ئەو دارانی هەموو سەوز کرد کە ژماران 3950 دار بوو. دارەکەمان هەموو لە تەوەڵەوە بیارەوە هێناوە بە جۆری تو لەوێ سەوزمان کرد. بەنسبەت باخچەکانی شەوە هەوڵێکی زۆری داوەکە ئەم باخچانە سەوز بکرێت بە تایبەتی پارکی ئازادی کە ڕۆژانە هەموو ڕۆژێ لە کاتی دروستکردنی خۆی هەموو بەیانە سەردانیەکردن و هەوڵیەدا کە بە زودترین کات تەواوی بکەن و سەوزی بکەین بۆ خەڵک سلێمانی. باسی ڕۆڵی هێرۆخانیشکەن ڕۆخان دوایەوە دەورێکی زۆر مهمیە بوو، یان بوو بە پشت و پەنایە کە مام جەلال بوو بە ڕئیسی عێراق، ئەو بوو بە پشت و پەنایە چکە مەجاالەکەی کەمتر بوو، ئەو هاتوو پشت و پەنایە بوو بۆ باخچە و سەوزایی شاری سلێمانی. بەڕاستی ڕۆڵێکیەوەنە گەورەی هەبوو کە مام جەلال سەرۆکی عێراق بوو، ئەو دەورەکەی وا بوو کە چەند باخ و پارکەکان زیاتر دروست کرا، یعنی ئێسا پارکی شەیدانە پارکی مادین ئەمەی لەسەر دەستی هێرۆخان زۆر تەرجیحیەکردین، پارەی بۆ کردین و هەندێک پارکیکەی بۆ دروستکردین لە گەڕێکی ئیبراهیم محموود لە کازی ئۆمانە. یعنی بەڕاستی بێ ڕۆڵی هێرۆخانیشمان لەبیرە چێکە دەورێکی زۆر مهمیە بۆ بە پشت و پەنا بۆ باخچە و ژینگەی شار. ئەم سەوزای و پارک و باخانێک کە لە ناو شاری سلێمانیش دروستەکەەوە هەموو لەسەر دەستی مام جەلال کراوە، ینی هەوڵ و ماندووبوونی ئەو بۆ جێ بۆ تەرخانە کرد لەو کاتەش، ینی کە ئەم هەم ئێستا کە شتی جوان هاتووە ئەو کاتە شتی واش نەبوو، ینی خەڵکێ نات لە ئێران لە تورکیا شتیەنا بۆ پارکەکانەوە. یادەوەریەکمان لەگەڵ بەڕێز مام جەلال ئەوە بکەن دارەکانی ڕێگا قەڵەچوالان مسەوز دەکرد، خۆی بینی دارێک و دارێکی تو دارشکای بە هەژمەتر بێ. مام جەلال ئێوارەکە هات داوەزی بەلای من کچی کوڕە مامە چییە بۆ ئەمە مەسافەی زۆرە، وتم مامەجان بە قانونی زەراعی ئەبێ بینی دارێک بە دار هەژمەتر بێ. وتی کوڕە من قانونی زەراعی مەراعی نازانم ئەبێ چڕ و پڕ بێ. دیارە هەندێک لەو
یاددارەوەرانەی کە من هەمە لەگەڵیا زۆر جار من ئەگەر باسی ساڵی 82 بکەم دەست کاتی پێشمەرگایەتی شاو کاریگەری هەبووە لەسەر ژینگە کە لە دەکان بوو جارێک لەوانە لە گوندێک لە گورگەهێر پێشمەرگەیەک داری بڕیبەوە دارەکە زۆر بڵێن گەورە بوو پەلیپۆکانی لێ کرد بۆمانە ئەو سڕی کرد ئەو پێشمەرگەی سڕکردبەوەی کە چۆن چی ئەو دارە بڕیوە تاوانێوانە لەوێش ئەی کۆبوونەوە بکەن بە خەڵقی دێکە بڵێن کە ئەم دارانە ئەبێ وە هەڵپاچن کە زەرری نەبێ بۆ بنەکەی و جارێکی کە ئەو ڕوو لە گەشە نەکاتەوە ئەو دارە بە پێی یاسا و ڕێساکان پیان بڵێن کە ئێوە ئەبێ ژینگە ئاوا بێ دایمە کە باسی ئەوەی بۆکردنەوەی لە هەموو وڵاتێک بۆ شێوەیە هەند باسی ئەوەیە کرێ و ئێمە هەرچەنە وڵاتەکەمان لەبار نییە زۆر بۆ ژینگەی بۆ سەوزایی بۆ پشتێنی سەوز و کە چڕیکەینەوانی لە بەڵام لەبەر ئێمە لەسەر محیتێکمان نییە بەحرێکمان نییە کە شێمان باتی ئەوانە بەڵام ئیلان ئێمە ئەبێنە وەستین لەوەی کە ژینگەکەمان بەرەو باشی بەرەو سەوزایی بەی وڵات هەمیشە بە سەوزاییەوە جوانە. بەڕێز مام جەلال هەرکرد لە هەوڵەوە کە خۆی فەرمووی ئەبێ سەوزایی یعنی هەموو شتێک بن لە پێناوی کشیە لە پێناوی خۆشگوزەرانی خەڵکیە لە پێناوی بتوانن کە میلەتەکەمان لە شوێنەکە هەبێ ئیسلاحەتی تیا بکەن ئەوەی کە وەختی خۆی کە هەبووە میلەتی کوردی تیا فەوتاوە ئێستا ئەمانەیە ئەو شتانە بسڕینەوە ئەوە یادگاری مام جەلال بووتی بە هیچ شێوەی نابێ ئەو شوێنانە بمێنێ کە وەختی خۆی مەعسکەر بوو کوردی تیا فەوتاوە ئێمە شاید پاڵپشتی بەوەی ئەو هەر خزمەتی خەڵگەکەین وەکو کۆمەڵی کوردستانێکی ساز دیارە یەکەم ڕێکخراو بۆ کۆمەڵەکەمان لەسەر ئاستی عێراق و کوردستان کە دامەزراوە لە 16/1990 دیارە ڕۆڵی بەڕێز مام جەلال لەو ڕێکخراوەیە ڕۆڵێکی کاریگەری هەبووە لە سەرمان و زۆر جار کە بانگی کردوین چۆن کارەکەین چۆن کارمان کردووە دیارە ئەو بەڕاستی یەکێک بوو لەوانەی کە کاریزما بوو لە ژینگە و لەو کارانی کە ئەمڕۆ کە ئەیویست هەمیشە ڕێکی جوانی کوردستان با بە دەوڵەتان دنیا و جیهان دیارە ئێمە ڕاستی کاریگەری ئەومان زۆر لەسەر بوو خۆشەویستی ئەوەی کردبوو کە ئێمە هەمیشە بەردەوام کە تا ئێستش هەر بەردەوامین و ئێستش من لێپرسەی کۆمەڵەکەم بەڕەحمەت بێ کاک ئارارات و زۆر لە برادرانی کەش کە دەوری زۆر کاریگەریان هەبوو لە کۆمەڵایە و کە بەڕێز مام جەلال هەوڵی زۆر لەگەڵدا بوون و منە لە ڕێی مادی و معنەویش بەڕاستی زۆر هاوکاری کردن ئەوەشی کە پێویست بوو کۆمەڵەکە ئەو زۆر هاوکاری کردی پارکی جوان و مەشتەلەکەی سەرچنار و دار و ئاو چەند سێبەر و چەند هەتا و چەندین یاری و پێکەنینی لە ناخەوە هەڵقوڵاوت لە کەم لاوە باسی ژینگە بۆ بکەم لە یادی سەیدا ساتی مەرگە ساتی ئازادی و ژینگە و هەموو جونگەکانی ئەمژیانی ئەمە بۆ ڕۆحی پاکی و ئەو زاتە پیرۆزە جەنابی مام بەڕاستی کە مام کۆچی دوایی کرد هەموو شتێک لە گرێژە نەچوو بە تایبەت ڕۆڵی جەنابی مام جەلالتان بۆ باسکەم لە بواری ژینگەدا ئێمە وەگەبینین لە شاری سلێمانیا کە بڕینەوەی هەموو ڕۆحەکانیش بەدەستی ڕژەمە فاشیەکان ئەبڕایەوە دارەکانیش ئەبڕایەوە باخەکانیش ئەبڕایەوە ڕز و ژینگە و دار و بەردە سووتا لە ڕێی ئازادی و خەباتی جەنابی مامەوە و بەپێی ئەو کاتانی کە لە دەسەڵاتی ڕەهای هەبووە ڕۆڵی گەورە و گرنگی هەبووە لە پێگەی ژینگەدا بە تایبەت هەموو ئەو شوێنانەی کە ڕژێم ڕۆحی تیا سووتان ئەو کردی بە پارک بۆ نمونە سژنی گەورە بۆ نمونە پارکی ئازادی بۆ نمونە ماسکە سادا و کە ئێستا پارکی هەواری شارە کە ئێستا ڕۆڵێکی گرنگ بە چاو وەژینگەیەکی جوانی هەیە هەموو ئەمانە و لە هەموو قەزا و ناحەکان و هەرێمی کوردستان ڕۆڵی گرنگی هەبوو جەنابی مام جەلال و ئەوانە هەمووی لە چاوی ئەو لە دەستی ئەو لە پێنووسی جەنابی مام جەلالەوە بینین سڵاو لە ڕۆحە جەنابی مام سڵاو لە ڕۆحە جەنابی مام